کە بەڕاستی لەم کەیسەیە دادگاکانیش خۆیان زەحیەی دەستی سیاسیەکانن و دەمانوێت ڕای بگەینین کە شوێنێک کە جێی ئومێدی تاکە تۆسقاڵک ئومێدی تیاما بێ بریتێ لەوەی ئەگەر دادپەروەرمان بێت لە دادگاکاندایە لەبەرەوەی هەموو دەسەڵاتەکانی کە دەسەڵاتی سیاسی و حیزبی قۆرخی کردووە تاکە ئومێدێک و تۆزێک ئومێد مابێت دادگاکانە ئەم کۆبوونەوە بۆ پشتیوانی ئەوەیە کە فشار لەسەر دادگاکان لابرێ بۆی ئەو هەڵە زەقا ڕاست بکرێتەوە لە ڕووی یاساییەوە و تاکە ئەمانەوێ بڵێن کە دەسەڵاتی سیاسی ئەم کەیسانە بەرگی یاسایی بەبەرادەکە ئەمانە ململانەی سیاسین بە ناوی یاساوە دەردەبڕدێن بۆیە پێویستە هەمومان بەردەوام بین و تاوەکو ماف بۆ مافراو ئەگەڕێتەوە تا دادپەروەری ئەگەڕێتەوە و هیچ چیتر بەڕاستی نائارامی کە ئامانج لە چەسپاندنی یاسا و لە دادگا بریتێ لە ئارامی بۆ کۆمەلگا بریتێ لە ئارامی بۆ هەموو لایەک بەداخەوە باشترین بەڵگا بۆ ئەوەی کە ئەم کەیسە لە بنەڕەتە نایاساییە و کەیسێکی سیاسیە ئەوەیە کە ئارامی لە ناو کۆمەلگادا نەهێشتووە دیارە بڕیاری ڕاست بڕیاری دروست لە دادگا کە دەرەچێ ئارامی ئەگەڕێتەوە ماف ئەگەڕێنێتەوە بۆ مافخوراو بەڵام ئەم کەیسە و ئەم بڕیارە و ئەم کەیسە دروست کراوە وای کردو ئارامی کۆمەڵایەتی تێکداوە هەمومانی نیگەران کردووە بە هەموو پێکاتەکانەوە بۆیە بەڵگەیەکی ڕۆشنە کە بڕیارەکە نادادپەروەرانەیە بۆیە هیوادارین بە زووترین کات ئەم هەڵە لەلایەن بەڕێزان ئەندامانی دادگای تەمیزەوە ڕاست بکرێتەوە و چیتر ئەو بنکراوانە چیتر نەمێننەوە لە چاوەڕوانیدا چونکە کەیسێکی ڕۆشنە و ئەم کۆبوونەوەی بە ئامانجی ئەوەیە کە پشتیوانیە بۆ سربەخۆیی دەسەڵاتی دادوەری و ڕێگریکردنە لە دەسەڵاتی سیاسی و حیزبیەکان بۆ ئەوەی چیتر دادگا و یاسا بەکار نهێنن بۆ سەرکوتکردن چونکە ئێستا لە بەردەم حاڵەتێکی زۆر مەترسیدارداین بەڕێزان لە ڕووی یاساییەوە خەریکە سەرکوتکردن خەریکە دیکتاتۆریەت لە هەرێمی کوردستاندا دەبێت بە سیستەم و بە ناوی یاسا و بە ناوی دادگاوە بە ناوی سەروەری یاساوە دیکتاتۆریەت ئەچەسپێنرێ حکمی بنەماڵەیی حکمی تاکەکەسی ئەچەسپێنرێ کە ئەمە خەتێرێکی گەورەیە بۆ سەر ژیانی هەر یەکێکمان بۆ سەر ئازادی خوازان بۆ سەر چالاکوانان بۆ سەر سیاسیەکان بۆ سەر هەموو هێزەکان و بەداخەوە دەبوو ئەمڕۆ زۆرترین ئەندامان و لایەن و نوێنەرانی هێزە سیاسەکان ئامادە بوون چونکە ئەمە پشتیوانیە کە بۆ ئەوەی ئەوانش لە کارە سیاسی و چالاکیەکان ناسبینێ بە ناوی یاساوە سزا نەدرێن حکم نەدرێن کەیسیان بۆ دروست نەکرێ بەڵام دیارە ئەوان بیرێکی کورتیان هەیە هەست بە مەترسی و گەورەی مەترسی ئەم کەیسە ناکەم بۆیە دووبارە سپاسی ئامادەبوونتانەکەین بەردەوامین و کۆڵ نادەین تا ماف ئەگەڕێتەوە بۆ مافخوراو سپاس بەڕێزان سپاس بۆ کاک عوسمان شێخ سەدیق وەکو پارێزەر ئێستاش نوێنەری کە سوکاری دەستگی کراوان ئەیهان سەعید با فەرمێ بۆ پێشکەشکردن وەرە پێشەوە کاگەی زۆر مەچنە پێشەوە بله ام ناوه که سوکارت زندانین بهدینان سپاسیا هلویست با یاساناس و چالاکبانن باجار سلیمانیت گین دیاره اوی که لبادینان رو ادا پروسه کی بمعنى کلمه ناقانونی و نادیموکراسیه بو بدن کردن و سرکوت کردنی خلکی بادینان ام زندانیانه ماوی چندین مانگه لزندانم به بش کراون لمافی خوان که مواجهه که پیوندی تلفنیه که بینینی پارزرانه و لبداخه و لشازده دو که بلند دادگاهی لەژێر هەژمۆنی حزب سزا دران بێ ئەوەی هیچ باڵگەیەک هەبێ و بۆ چارکردنی خاڵک و بۆ چاوەشەکردنی خاڵک ئەنجومەنی ئاسایش و بڵێن لایەنە ئەمنیەکان هەستان بە دروستکردن و بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک کە ئەم ڤیدیۆیە هیچی تیانە بۆ هیچ کەسێک لەم بەڕێزانە دامپێدانانێکیان بە تاوان تیانە بۆ و هەندێک وێنان هێنانە سەر شاشەکە ئەم وێنانە پێشتر ئێمە خۆمان لە بڵێن تۆڕە کۆمەڵاتیەکان و پرۆفایلی خۆمان بڵاومان کردوون کە ئەمە هیچ تاوان نییە و هەروەسا کەسێک بە بڵێن هەواڵداری خۆیان بۆ ئەم بڵێن استیخباراتی خۆیان بۆن هەوڵداوە ئەم گرۆپە یعنی هاندا بەرەو گرۆپی چەکداری لە کاتێکە ئەمانە کە سزا دراون ڕەت کراونەتەوە کەچی خودی ئەو کەسەکە لە سەر ئەوە زیندانی کراون لە زاخوا و پیاسەیەکە ئەم فیلم و سیناریۆ دروستکردنە بۆ چاوەشەکردنی خەڵک و هەڵخەڵەتاندنی خەڵک یعنی تا ئەو سەر
نابێ و خەڵکی بادینان بەم بڵێن سیناریۆانە و ئەم زەخت و زۆرەوە بە زیندانکردنی ئەم کەسانە نەک بە 6 ساڵ بە 20 ساڵیش و بە ترساندنی کەسوکاری زیندانیانیش قەت بێدەنگ نابن بۆیە ئەو ڕێگای کە دەسەڵات گرتووەتی بەر ڕێگایکی غەڵەتە بادینان قەت بێدەنگ نابێت و ئێمە داواکارین دادگای تەمیز وەکو دادگاکانی تر لەژێر هەژمۆنی حزب بڕیار نەدا و بتوانێت یاسا سەروەر بێت لەبەر ئەوەی ئەمانە هەمووی بێتاوانن لەسەر هەڵوێستی خوان لەسەر بیرروڕای جیاواز زیندانی کراون و بە سزادانی ئەمانە دووبارە سمعای هەرێمەکەمان ناشرینتر ئەبێ بووە تەنیا ڕێگە چارە تەنیا ڕێگای بێدەنگ بوونمان ئەوەیە کە کەسوکارەکانمان ئازاد بن وە زۆر بەڕێزانی ئێمە لێرە وتارەکانمان کۆتایی پیاوە بەڵام ئێمە لێرە ئامێنینەوە بەڵام هەر کەسی کەش ئازاد ئەگەر قسەی هەبێ بەڵام وەکو دەستەی سەرپەرشتیای و ڕێکخراوەی ئەم خۆپیشاندان و گربوونەوەیە ئێمە